سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسە دەکەین لەسەر تایبەتمەندیە فکریەکان یا تایبەتمەندیەکانی فکری یەکێک لە منەوەر و پیاوە هەڵکەوتوەکانی کورد و کوردستان کە ئەویش حاجی قادری کۆییە ئەو پیاوەی کە ژیانی خۆی ڕەنج و ماندووبوونی خۆی کردە پەروانەیەک بە دەوری شەمعی کورد و کوردبووندا ئەو کورد و کوردستان و ڕۆڵەکانی کوردی لە خەوی غەفڵەت لەو ژێردەستەی و نەخوێنەواری و دواکەوتویە بە ئاگا هێنایەوە کە لە ژێر سایەی دوو حکومەتی سەفەوی عوسمانلیدا کورد بە ژەهری دوژمنەکانی وەکو کاک ئەحمەدی موفتیزادە دەفەرمێ خوێنرابوون و مرێنرابوون. ئێمە ئەمڕۆ باز لە تایبەتمەندیەکانی ئەو پیاوە گەورەی کوردەکەین کە ئەویش حاجی قادری کۆییە ڕەحمەتی خوای لێبێ. زۆر بەڕێز جەنابی مامۆستا عومەر ئیسماعیل نووسەر و توێژەر هەروەها ئامادەکار و نووسەری کتێبێک لەسەر حاجی قادری کۆیی کە هێشتا چاپ نەبووە قسە لەبارەی تایبەتمەندیەکانی فکری حاجیەوە دەکەم. مامۆستاگیان زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونێت. منیش سپاسیەوەکەم، سپاسی ڕەخساندنی ئەو دەرفەتەکەم بۆی باس لە حاجی قادر بکەین لە کەڵە پیاوێکی گەورە و هەڵکەوتووی گەلی کورد کە خزمەتی بە کۆی مرۆڤایەتی کردووە بە تایبەتیش بە گەلەکەی خۆی بە زۆر ڕاستە. قوربان جەنابتان لە بەشێ لەو نووسینەیە ئەو کتێبەی کە بەنیازن لە چەند مانگی داهاتوودا ئینشاڵڵا چاپ ببێ لەسەر حاجی قادر لە شوێنێکا دەڵێ هەموو فکر و بۆچوونێک ویستویەتی حاجی بە پرۆلیتار و بەرگریکار لە پرۆلیتار و دژایەتی دەرەبەگ و ئاغا هەندێک ویستویانە بە موسڵمان هەندێک ویستویانە ینی مەبەستمەوەی بڵێم بزانم کەسایەتی ڕاستەقینەی حاجی قادری کۆیی کامەیە. جەنابەت بۆ منە کۆمەڵێ بیردۆز یا بۆ منە کۆمەڵێ فکر کۆمەڵێ لایەنت هێناوەتەوە کە ویستویانە حاجی بۆ خۆیان بهێن و وەلەوانی تری بێبەش بکەن ئەوانی تریش بە هەمان شێوە با بزانین کەسایەتی ڕاستەقینەکەی حاجی کامەیە. بسم الله الرحمن الرحیم. من باس لە کەسایەتی حاجی قادرەکەم وەکو کەسێکی هەڵکەوتوو ینی باسی کەسایەتی بیۆلۆژی حاجی ناکەم، باسی کەسایەتی معنەوی حاجی قادرەکەم. حاجی قادری کۆیی لای ئێمە بە شاعیر ناسراوە و دیوانەکەی چونکە وەکوڵێ حاجی قادر ینی لە بەشی کۆتایی ژیانی ینی زیاد لە 25 ساڵ لە ئەستەمبۆڵ بووە هەرچی تەمەن ئەو تەمەنی عەتاە لەو کاتە تەنها ئەوەی بەدەست ئێمە گەیشتۆتەوە جار جار شعرەکانی بە دۆست و برادر ناردۆتەوە. بەڵام حاجی قادر تەنها شاعیر نەبووە لە ڕاستیە. حاجی قادر بەر لە هەموو شتێ عالمێکی گەورە بووە، زانایەکی گەورە بووە، تەنانەت ئەتوانم بڵێم موجتەهید بووە وەکو زانایەکی وەکو زانایەکی تەقلیدی بەمەعنا تەقلیدی لاساییکردنەوە نا بەمانە با بڵێن نەریتی. حاجی قادر زانایە و عالمێکی گەورەی علومی ئیسلامی بووە، ئەتوانم بڵێم موجتەهید بووە. مەسعود محەممەد لەکوێ ڕەنگە دەنەوە ئەم شتانە بەس لە شعرەکانیە؟ بڵێ مەسعود محەممەد باسی ئەوەکە کە حاجی قادر پیاوێکی زۆر جددی بووە لە کاتی خوێندنە، تەنانەت ئەوەنە جددی بووە لە کاتی لە حوجرەکانە بووە فەقێ ئەوسا لە حوجرە ڕۆژانی سێشەم و جومعە کە پشویان بووە ئەو ڕۆژانەی پشویان بە بەعزێ گەمە و گاڵتە و شت بەڕێ کردیە. حاجی قادر لە جددیەتی بۆ خوێندن دیارە نەخشە و پلانی خۆی هەبووە، تەنانەت بەشداری ئەو چالاکیانەی ڕۆژانی پشوشی نەکردووە. ئەگەر شتێک دووبارە بووە مەسەڵەن هەفتەیە بەشداری نەکردبایە دوو هەفتە بەشداری نەکردبایە ئەمان و تااقەتی نییە، بەڵام ئەمە هەموو هەفتەیە دووبارە بۆتەوە لە ژیانی حاجی قادرە بەشداری ئەم چالاکیانەی نەکردیە لە نەتیجەی جددیبوونی بۆ خوێندن. گەڕاوە بە شوێن مەدرسەی ناودار وەکو مەدرسەی
جەلیزادان لە کۆیە مەدرسەی ئیبن ئادەم لە باڵک مەدرسەی سابلاغ و مزگەوتی سوور لە مەهاباد مەدرسەی سەردەشت لاجان کە ئەو مەدرسانە ئەو کاتە ناودار بوون. شێخ محەممەدی مەلا محەممەدی شێخ وەتمان لای ئەو خوێندوێتی ئەمە یەک دوو دیوانەکەی بخوێنەوە ناوی دەیان کتێب ئەهێنێت کە ئەم کتێبانە بە تایبەتی ئەوسا داریژ نەبوو بخوێنرێن لە حوجرا مەلای ئاسایی ناوی ئەم کتێبانەی نابێست خۆ چاپخانە و کتێب چاپکردن مەکتەبات وەکو ئێستا متەوەفیر نەبوو یعنی کەسێک کە مەبەستی نەبێ و بە دوای عیلم و زانستان نەگەڕێ ناوی ئەو کتێبانە هەر نابیسێ. ئەمە دوو سێ حاجی قادر لە کۆمەڵگەی ئەستەمبۆڵ کە عاسیمە و پایتەختی دەولەی عوسمانی بووە نیوەی دنیای حکم کردو ئەو کاتە ملتەقای حەزارات و ئەفکار بووە لەناو ئەم کۆمەڵگە ئەو شارە جەنجاڵە کە دەیان و سەدان بیرمەند و زانای گەورە گەورەی لێ تیا بوو حاجی قادر بە عالیم ناودار بوو نەک بە شاعیر. بە بەڵگەی ئەوە لە ژمارە سێی ڕۆژنامەی کوردستان بەدرخانیەکان ئەگەر چی ساڵێکیشی بەسەر کۆچی دواییدا تێپەڕیوە بەڵام هەواڵی وەفاتی بڵاوەکەنەوە لە ژمارە سێ ناڵێ شاعیر حاجی قادر کۆچی دوایی کرد ئەڵێ عالیمێک کۆچی دوایی کرد. ئەمە دەلالەتی خۆی هەیە کەسێ لە ناو کۆمەڵگەی ئەستەمبۆڵ بە عالیم ناسرااو بێ گاڵتەنیە کە ئەمثالی جەمالەدینی ئەفغانی و لەو بابەتە شیوخی ئیسلام ئەوانە هەموو لەوێ بوون حاجی قادر بە عالیم مەشهور بووە کەواتە ئەمە معلمێک کەسایەتی حاجی ئەگۆڕێ عالم بوو بێ شاعیر بوو بێ دەکاتێکە ئەوەندەی ئێمە ئێستا باسمان لەوە بیگۆڕین بەڵام باسمان لەوەیە ئێمە کەسایەتی حاجی قادر وەکو خۆی بناسی تەنها شاعیر نەبووە. ئەن جەنابەت مەبەستەوەی بڵین زۆر جار ئەوانەی کە ئێستا لە ساحەی ئێمەدا زاڵن قسەیان هەیە یا بۆ ئەنووسن زۆر جار دەیانەوێت مۆرکی دیندارەتی و ڕەسەنایەتی و خواناسیەتی و عیرفان لە کەسایەتیەکانمان داڕنن. ئەمە یەکێک لەو کتێبانە کە نووسراوە دەیەوێ بڵێ نالی هیچ ڕەبتێکی بە عیرفان و خواناسی و حجرە و مەلایەتیەوە ئەمە پرسیارێکی گرنگم جوابتە دەمەوە بەس بە خێرا معالیمەکانی تری کەسایەتی حاجی قادر یەکێتر لە معالیمەکانی ئەوەیە کە شاعیرە و هەمومان ئەزانین یعنی شاعریەتی حاجی قادر کە لە مەدرسەی بابانەکانە و نەوەی دووەمی وەکو کاک نەوشێروان مستەفا ئەڵێ لە نەوەی دووەمی قوتابخانەی بابانە لە شعر لەگەڵ وەفایی و شێخ ڕەزا و ئەمانە باسی شاعیربوونی حاجی قادر ناکەم چونکە هەر لە عەلادین سوجادی و مارف خەزنەدار و ڕەفیق حلمی هەموو ژیان نامەیان نووسیوە و دان بە شاعریەتی گەورەی حاجی قادر نێن لە شعر. معلمێتر لە معالمی کەسایەتی حاجی قادر چاکسازیە چاکسازی لە هەموو ڕەهەندەکانی ژیان لە کۆمەڵایەتی دینی تەنانەت ئابووری شعرەکانی بخوێنەوە ئەڵێ باشە بۆچی ڕۆنی زەیتون لە وڵاتان بۆمان بێ تامان کۆیە ڕەمزی زەیتون بووە ڕەمز نەمە بەسم کە ئاماژە بە کۆی ئەکا جارجار حاجی قادر مەبەستی تەنها کۆیە نییە مەبەستی هەموو کوردستانە ئەڵێ جارێ یەکێکتان هات تاقیکەنەوە بزانن شین ئەبێ یا نابێ بۆچی زەیتون بۆچی فلان بۆچی فلان ئەنجا جارێ ئەڵێ لە نەوت و گۆگرد و فلان و ئەمانە گەڕێن هەتە نادێت ئەگە کوشت و کاڵ ئیسلاح بکەن داهاتێکی زۆری ئەبێ شاخەکانتان پڕە لە گۆگرد پڕە لە نەوت پڕە لە نازانم چی ینی تەنانەت ینی چاکسازی ئابووریش قسەی تیا کردووە. معلمێتر لە معالیمی کەسایەتی حاجی قادر حاجی قادر شعری تەوزیف کردیە بۆ بەرهەمهێنانی فکر بۆ خزمەتی دین
بۆ خزمەتی نەتەوە. نەتەوە بۆ خزمەتی مرۆڤ یعنی تەنانەت وەکو زۆربەی شاعیرانمان ئەوە نەبووت بگەڕێ بە دوای وەکۆڵێ تەنها چێژ بردن لە شعر و لە بەلاغەتی شعر و ئەمە ویستوێتی شعر بکاتە پردی گەیاندنی ئەو فکرەی بە کوردەواری چونکە ئەو کاتە وەکۆڵێ ڕاگەیاندن وەکو ئێستا هەر شعر کاریگەرەستە بۆ گەیاندن. ئەنجا شعر لەبەرکردنی خۆش ئاسانترە گەیاندنی ئاسانترە ئەو شعری تەوزیف کردیە تەمان ئەتوانم بڵێم حاجی قادر یەکەم شاعیرە لە شوعرای کورد کە شعر تەوزیفەکات بۆ گەیاندنی فکر و گەیاندنی پەیامێک و فەلسەفەیەک بە خوێنەرانی. یەکێتر لە مەعالیمی کەسایەتی حاجی قادر خواناسێکی گەورە بووە ئەتوانین بنێن عاریف بووە دەیان مستەڵەحی عرفانی لە ناو شعرەکانی هەیە کە پێویستی بە لێکدانەوە هەیە پێویستی بە فەرهەنگ هەیە. یەکێتر لە مەعالیمی کەسایەتی حاجی قادر سیاسەتمەدار بووە یا بە شێوەیەتر بڵێم بیرمەندێکی سیاسی بووە. هەر کەسێ ورد قەسیدەی خاچی جەزیرە و بۆتان بخوێنێتەوە ئەزانێ حاجی قادر تەنانەت لە سیاسەتی ناوچەکە ئاگادار نەبووە بەڵکو لە سیاسەتی نێودەوڵەتی ئاگادار بووە لەو پیلانجێڕیانەی کە زلهێزەکان هەیەە بەرامبەر جیهانی ئیسلامی بەگشتی و سەڵتەنەی عوسمانی بەتایبەتی تریش بۆ کورد ئاگادار بووە کە چۆن پێشبینی کردووە کە زلهێزەکان بەتایبەتی رووسیای قەیسەری و بە هاوکاری و بێدەنجیە با بڵێن یا هاوکاری بەریتانیای عوزما خەریکن لەسەر خاچی کوردستان کیانێکی سیاسی قوارەیەکی سیاسی دەوڵەتێک بۆ ئەرمەنەکان دروستەکەن. زۆر ورد لەو قەسیدەیە کە قەسیدەیەکی دوور و درێژە زۆر ورد چۆتە ناو بابەتەکان. دێمە سەر ئەو پرسیارەی کە فەرمووت کە هەر یەکە بە لای خۆیان ڕایە کێشێ. حاجی قادر وەکو چۆن خەریجی حوجرە بووە ئیجازەی 12 عیلمی وەرگرتووە وەکوتم زانایەکی ئیسلامی بووە خواناسێکی گەورە بووە مەرجعی فکری حاجی قادر مەرجعێکی ئیسلامی بۆ تەواو مەرجعی شریعەت و قورئان و فەرمودەی پێغەمبەر بۆ ساڵ سەلەم بۆ تەئسیلی ئەفکارەکانی خۆی بۆ تەئسیلی بیر و بۆ چوونەکانی خۆی پەنای تەنانەت بۆ قورئان و بۆ فەرمودە بردووە لە پرسێکی وەکو خوێندن بۆچی فەرموویە نەبی الئەمین یطلب العلم ولو بالصمت ئەمە ئێرۆمێ لەم حەدیسە فەرقی نییە ئەگەر مەلا نەهی فەرموو دینی نییە بزانە کەواتە من پێم وایە ینی حاجی قادر مەرجعی فکری مەرجعیەتێکی ئیسلامی تەواو ئیسلامی بووە. هەندێ نووسەر ویستویانە لە بەعزێ ئاماژە کەڵک وەرگرن یا لەو ڕەخنۆ توندانەی کە حاجی قادر لە شێخ و شێخایەتی لە مەلا ئەوش لە هەموو شێخەکان نا ڕەخنەی لە هەندێ شێخ و شێخایەتی گرتووە ویستویانە ئەمە بکەنە پاساوی ئەوە کە حاجی قادر وازی لە مەرجعیەتی ئیسلامی هێناوە تەنانەت کولتوری دینی و دینداری نەتەوەکەی خۆی تێپەڕاندووە و بەجێهێشتووە دیندار نەبووە وەکوتم پاساویشیان ئەم ڕەخنەگرتنانی حاجی قادر لەلایەکی تریش حەج نەکردنی حاجی قادر مەلایەتی نەکردنی حاجی قادر ئەکەن بەڵێن ئەمە دەلیلەکە وازی لە دین هێناوە و تەجاوزی دینی کردیە بەڵام ئەمە هەڵە تێگەیشتنە بۆچی چونکە
ئەم برادرە وەکو بڵێ لە ناو کۆمەڵگەی کوردەواری نەژی لە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی ئیسلامیە تەنانەت پیرێژنێکی ئەزانێ حەجکردن مەرج و ئەوەی خۆی هەیە هەلو مەرجی خۆی هەیە ئەو هەلو مەرجانە لە حاجی قادرێکی ئاوارە لە حاجی قادرێکی دەستکورد نهاتوۆتە دی دایک و باوکو خوشک و برا بەڵێ یعنی کە طبعا من مژدەی ئەوەی پێ ئەدەم کە لەم ماوەیە لەوانەیە کە شکۆڵێ بڵاو بێتەوە حاجی قادر حەجیشی کردووە لەگەڵ باپیری دڵدار مەلا مەحموود کە بابی مەلا ڕەئوفە فەندیە مەلا ڕەئوفە فەندیش بابی دڵداری شاعیرە لە کەشکۆڵێکی مەلا ڕەئوفە فەندی ئەمە هاتووە کە حاجی قادر و باوکی ئەو کاتە مەلا مەحموود بەیەکەوە چوون بۆ حەج ئەمەشی لەدەستێ لەلایەتر مەسەلەی مەلایەتی نەکردن نابێتە بەڵگە لەسەر بەجێهێشتنی مەرجعیەتی دینی و دین چونکە دەیان کەسی ترمان هەبووە عالیم و دوانزە عیلمەی خوێند و ئیجازەیشی هەر مەلایەتیشی نەکردووە سەیری گوتاری دینی قانعی شاعیر و مەلای گەورەی کۆیە بکەی وەکو دووڕی فۆرمی ئاینی دەرەکەون ینی قانع یەکێک بۆ لەوانەی کە زۆر باوەڕی بە خودا و بە دین هەبووە بەڵام کاتێک کە لە ئەفسانەگەرێتی و پوچگەرایی و بۆ نمونە چاوچۆنۆکی هەندێک لە ڕەمزە دینیەکانی داوە ئەم ڕەمزە دینیانە بۆ ئەوەی بەرگری لە خۆیان بکەن هاتوون تۆمەتی وەکوڵێ بێدینی و شوعیەت بوونیان داوەتە پاڵقانە ئەنی مەلای گەورەی کۆیە گونجێ پێگە و ژینگەکەی خۆی و بنەماڵەکەی ڕێگر بوو بێلەوەی کە ئەم گورزەی بەربکەوێ ئەگینا ینی حاجی قادریش وەکو قانع بووە ینی ئەو دژی تێگەیشتنی لە دەرانەی خەڵک بووە بۆ دین دژی بە دینکردن و بە مارکێتکردنی دین بووە لەلایەن هەندێک خەڵکی چاوچنۆکەوە خەڵک ینی حاجی ئەمەی تێپەڕاندووە نەک خودی دینەکە و خودی خوددا تەواو من وەکوڵێ هێشتا دیڕاستەیەکی وردی دیوانی قانی ئەم نەکردیە بەڵام حاجی قادر لە ڕووی علم زۆر تێپەڕیوە لە قانی ئەو ئەمثالی قانع ئەمانە بەلایە لایەکی تر حاجی قادر کاتێ ڕەخنا لە دەسەڵاتدارانی عوسمانی ئەگرێت گەورەترین ڕەخنەی ئەوەیە ئەڵێ لای ئەوان متتەقی دێوە متەشەڕیع شەوەیە یعنی دێ بەچی نەقدیانەکە بەوازهێنان و پشتکردن لە دین پشتکردن لە شریعەت پشتکردن لە تەقوا کاتێکە خۆشیان بە ئالوبەیتی پێغەمبەر دەزانن ینی حاجی قادر کاتێ دێ مەدحی ئومەرای کورد ئەکا لە پابەندی بە شەریعەت باشتر نادۆزێتەوە لە مەدحکردنیان کە ئەڵێ ئەمیرەکانی ئەمیرە کوردەکان هەر لە فلان تاشوێ پابەندی شەریعەت بوون ینی بەمە بەدحیانەکە کەواتە حاجی قادر ینی لە چەندین شوێن باس لە شەریعەت ئەکا باس لە زەڕورەتی پابەندبوون بە شەریعەت ئەکا باس لە نەقدی دەسەڵاتی عوسمانیەکانەکە کە خۆیان بە ئەهلی شەریعەت ئەزانن و وایش نییە حتا تعبیرێکی محلی کە لە منتیقەی کۆیە زیاتر باوە ئەو تعبیرە بەکاری هێناوە ئەڵێ ئەمە کەرمیزە کە ئەڵێ واریسی شەریعەتین کەرمیز حاشا گوێ درێژ ئەگەر دەدوانزەیە بە دوای یەکەوە بن ئەوەی یەکەم لەکوێ میزی کرد ئیتر ئەوانی تر وەکۆڵێ حاجیان بە میزکردن بێیانە بێ کە ئەگەنە ئەوێ ئەیانەوێ میز بکەن ینی لاساییکردنەوەیەکی کوێرانە ئەڵێ مە کەرمیزە ئەمانە کەی وارسی شەرعی نەبەوی دەی ئەگەر حاجی قادر کللتوری دینی تێپەڕان بە وازی لە دین هێنا بە ئەنجا پابەندی خۆی بە دین پابەندی خۆی بەدین هەتا مەسعود محەممەد لە بەرگی یەکەمی کتێبەکەی دەگەڕێتەوە لە زاری یەکێک کۆڵێ حاجی تا ئەو کاتەش کە مرد وازی لە پەرستش و عیبادەتەکانی خۆی نێن ئەوتێتی ئەگەر قیامەتێک ڕەهەبوو ڕاست بوو ئەوە من ئەم شتانەم هەیە ئەگەریژنا خۆ هیچ زارێکم نە وەکوتمان ینی تەنانەت باسی ئەوە کە ئەڵەن حەجی نەکردووە بەڵام ئێستا دەرەکەوێت کە حەجیشی کردووە ئەنجا نەقدی ئەو بۆ شێخ و شێخەکان
تەنانەت نەقدی ڕەفتاری هەندێک لە شێخەکانە وەکو شێخ نەبی ماویلی کە ئیتر هەموو سنوێرێکی بەزاند بوو لە بێدینی لە خەڵەتاندنی خەڵک حتا شعرێکی هەیە حاجی قادر ئەڵێ 16 ژنیەتی بە مەذهبی حیماری ئیبن و ئادەم نەماوە سەری پانکا وەکماری ئیتر هەموو سنوورێکی بەزاندووە شێخ نەبی ماویلی حاجی قادر لەبەر ئەوە دوشمنایەت وەکوڵێن نەیاری و دوشمنایەتی شێخ نەبی ماویلی کردیە دوشمنایەتی لەگەڵ ئەو دەست بڕینانەی ئەو خەڵەتاندنانەی ئەو وەکوڵێ بەنجکردنەی لە شوێنێکا پێما بێفەمێن بەڵێ شێخ قوتبە ئەمما قوتبی ئاشە بەدئا و دانی ئەو خەڵکەس گەڕانی ینی دەڵێ من دژایەتی ئەم جۆرە کەزانەیەکەم کە بەردەوام وەکو ئاش دان و ئاوی خەڵک هەڵە لوشن و ئەی خۆنانەت حتا بۆ شێخەکانیش ینی حاجی قادر لەگەڵ مەبدەئی شێخایەتی نار نەبووە لەگەڵ ڕەفتاری هەندێک لە شێخەکان دەیخۆ کاک ئەحمەدی شێخیش و مەولانا خالیدی نەقشبەندیش شێخ بوون ممارەسەی شێخایەتیشیان کردووە مرید و ئەتباعیشیان بووە کەچی سەیری دیوانەکەی حاجی قادر بکە چۆن مەدحی مەولانا خالید ئەکا بە قوتبی زەمانە و چۆن مەدحی کاک ئەحمەدی شێخەکە کە ئەڵێ تەنها ئەو ماوە ئێستا شەرع و ڕێچاکە بە خەڵک بە کوردەکان پیشاندا ڕاستە کاتە جنای مامۆستا بچینە سەر تایبەتمەندیەکانی فکری حاجی قادر کامانن ئەو تایبەتمەندیانەی کە لە شعر و لە فکری حاجی قادرا ڕەنگیان داوەتەوە یا بیستویەتی بە دەوری چیدا بسوڕێتەوە و چیمان پێ بگەینە چ پەیامێکی هەڵگرت ئەگە باس لە تایبەتمەندیەکانی حاجی قادر ینی فکری حاجی قادر بێ هەر وەکۆڵێ هەر بیرمەندێ یا هەر زانایە هەر نووسەرێ وەکۆڵێ ئەوەی خۆی هەیە ینی تایبەتمەندی خۆی هەیە لە بیرکردنەوە لە بەرهەمهێنانی هزر حاجی قادریش بۆ چوونی من کۆمەڵێ تایبەت ینی فکری حاجی قادر با بڵێن کۆمەڵێ تایبەتمەندی بووە لەوانە ڕەسەنایەتی ینی فکری حاجی قادر فکرێکی ئەسیلە بەو معنایە ئەو کێشانەی کە قسەی لە بارەوە کردوون کێشەی ناو کۆمەلگاکەی خۆی بووە چارەسەری ئەو کێشانە چارەسەرێکی مەحەلی بۆ خۆی کردوێتی چارەسەرەکان لێرەوە هەڵەپڵێن بەدەستی خۆمان هەڵەپڵێن چارەسەر ئەکرێن تەنانەت ینی ڕەسەنایەتیەکەی تا ئەوەیە دەستەواژە و چەمکەکانیش چەمکی خۆماڵین خۆی بەرهەمی هێناون یا هەڵقوڵاوی ژینگە و کۆمەڵگەکەی کوردەواری بوون مەسەلەن بۆ تعبیرکردن لە هەندێک لە ئەفکاری خۆی مەسەلا ئێستا پێش تۆزێت و جەنابەت ئاماژەت کرد بە گایبنە کاتێ ئەیەوێ بڵێ کەم و کورتیەکان لە دەوڵەتی عوسمانی ناداتپەروەریەکان لە دەوڵەتی عوسمانی گەندەڵیەکان لە دەوڵەتی عوسمانی کاتێ ئەوێ بڵێ خەتای گەورەکەیە خەتای خەلیفەیە ئەڵێ خەتای گایبنەیە گایبنە ئیدیۆمێکە نازانم لە هەموو کوردستان بەکاردیانە بەڵام لە ناوچەی کۆیە لە ناوچەی خۆشناوەتی کە من خۆم خۆشناوم و نزیکم لە کۆیە گایبنە بەکار ئەهێنرێ مەبەست لە گایبنە چییە وێنایەکەت بۆ بکەم کاتێ یەکێ جێرە ئەکا یا جووت ئەکا جێرە مەسەن 5 گاجووت دا ئەبەسێ بۆ جێرەکردن ئەوەی حەڵقەی دەوری دارەکە ئەخورێتەوە حەلقەکەی بچووکە ئەمە پێڵن گایبنە بۆچی ئەڵێ خەتای گایبنەیە چونکە هەر تێکچوونێکی ڕەوتی ئەم جێرەیە خەتای ئەوە چونکە ئەو تەحەکومەکە لە سوورانەوەی هەموو گاجووتەکانی تر ئەنجاڵێ کەواتە ئێوە ڕەخنە لە بچووکەکان و لە فەرمانبەرە بچووکەکان و ئەمانە مەگرن خەتای گایبنەیە یا ئەوەی پێشتر وتمان کەرمیز یا کاتێ ئەیەوێ بڵێت تاوان حاجی قادر کاتێ چووە بۆ ئەستەمبۆڵ پێشبینی کردووە و بینیوێتی کە دەوڵەی عوسمانی خلافەت عوسمانی لە داڕوخانەیە بەچی تعبیری کردووە کە ئەمە فشۆڵ بووە هەڵەوەشێتەوە ئەڵێ ڕۆمی مەبەستی تاوان ڕۆمی لە تورکەکان عوسمانیە
ئەڵێ ڕۆمی وەکو بەنیمون پشتیان پێ نابەسترێ بەنیموو ینی بەما ئەوێ وێنای پەرتبوون و هەڵوەشانەوە و پارچە پارچە بوونی دەوڵەتەکە بەمە تعبیرەکە ئەڵێ بەنیمون ئێمە لە دنیای تووک و حیوان دووسێ شتمان هەیە مەرەزمان هەیە خوریمان هەیە مومان هەیە مەرەز و خوری زۆر جوان یەکتری ئەگرن شاڵ و شەپک و ڕانکچۆغی لێ دروستەکەن بەڵام موو ئەو حیوانانەی کە تووکەکەیان ئاوا یەتە خوارێ و تۆزی ئەستور و زبرە ئەمە یەک ناگرێ ئەمە کە لە منطقی ئێمە وەکوتم لە دەوروبەری کۆی و ئەو ناوە پێڵێن موو ئەمە یەک ناگرێت فشۆڵە هەر داوێک هەر پەتێک لەم مووە دروست کرێ زوو ئەپسێ زوو هەڵەوەشێ ئەوێ بڵێ دەوڵەتی خەلافەیش وەکو ئەم بەنیمۆی لێ هاتووە خەریکە لە باڵ یەک هەرەوەشێت ئەنجا ئەمە تایبەتمەندی یەکەمی فکری حاجی قادر کە فکرێکی ڕەسەنە دوو فکری حاجی قادر هەر فکرێک بۆ خۆی ئەبێ مەرجعیەتێکی هەبێ مفکر ئەبێ مەرجعیەکی هەبێ ینی مفکر کاتێ ئینتاجی فکرەکە کاتێ ڕەخنە ئەگرێ لە مجتەمع ڕەخنە لە شتێ لە فکری ئەگرێ ئەبێ وفکی معیارێ پێوەرێ ڕەخنە بگرێ هەروە لە خۆیەوە نابێ ڕەخنە بگرێت ینی وفکی مەرجعیەتێک ڕەخنە بگرێت کاتێ حاجی قادر دێ ڕەخنە ئەگرێ لە دەولەی خلافە لە نادات پەروەریەکانیان لە هەڵاوێردی و تەمایوزەکانیان لە ستەمکردنەکانیان دێ شەریعەت ئەکاتە معیار مەرجعی شەریعەتە مەرجعی ئیسلامە مەرجعیەتێکی چەسپا و نەگۆڕی هەیە بۆیە فکریشی فکرێکی دامەزراو بووە خاڵی سێم یا تایبەتمەندی سێم حاجی قادر خۆی وەکو خۆی چەند بێ وەکوڵێ بێباک و متمانە بخۆ بووە کاتێ فکریشی ئەخوێنیەوە کاتێ دیوانەکەیشی ئەخوێنیەوە ئەو بێمتمانەیی و ئەو عەفو بێباچی و متمانە بەخۆبوونەی ئەبینی حتا دەرچی بەوە کردیە کە کورد گەلی کورد یا کوردەوە نەتەوەی کورد زۆر خۆخۆرن زۆر بێگانە پەسەندن ئیشی زۆری لەسەر ئەوە کردیە کە تۆ خاوەنی ئەم هەموو داهاتەبی تۆ خاوەنی ئەم کوردستانە ئاوەدانەبی تۆ خاوەنی ئەم بیرمەند و کەڵە پیاوانەبی بۆ متمانە بەخۆت ناکەی یەکێتر لە تایبەتمەندیەکانی فکری حاجی قادر کرانەوە و ئامادەی قبولکردنی بەرامبەر یا فکری ینی لەگەڵ ئەوەش کە خەریجی حوجرە بووە خوێندنی خوێندنەکی تەقلیدی بووە بەڵام پیاوێکی فکر کراوە بووە کاتێ کورد هانەدا و تەشجیعەکە لەسەر خوێندن و خوێندەواری لەسەر وەدەستهێنانی هونەری بەڕێوەبردن و زانستە تازەکان ئەڵێ تۆ وەرە فەنێ فێر بە چی داوە لەوە گاورە هیندووە یا خۆجووە ئەمە بەڵگەی یا فەرمودەکەی پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەم خوێنێتەوە داوای زانست بکات لە هەر کوێ بێ ئەمە نیشانەی کرانەوەی فکری حاجی قادرە یەکێتر لە تایبەتمەندیەکانی فکری حاجی قادر فکرێکی ڕەخنەگرانەیە ناقید بووە هەمیشە وەکۆڵێ تەقلید و لاسایکردنەوەیکی کوێرانە نەبووە نە لە دینە نە لە قەزیە نەتەوەییە نە لە نەتەوەییە ینی لەکوێشە کە کورد چەنێ پیرۆزە لای حاجی لەکوێیە بزانێ بۆ نمونە دەردی کورد چییە وەکو خانێ وەکو گرەیەکی شێرپەنجەیی دەیبڕێت ینی چاوی لەوە نیە بڵێ ئەمە کووردە و نابێ قسەی لەبارەوە بکرێ ڕەخنەی لەبارەوە بگیرێ یەکێتر لە تایبەتمەندیەکانی فکری حاجی قادر واقعبینی بووە زۆر واقعی بووە ئیتر ئەڵێ حاڵ نەقدینەیە ئەنجا ئەڵێ هەموو ڕۆژێ ئەگەڕێ ئەمری مەعاش ئەبێ تۆش ئەگەر خۆت نەگۆڕی
ئیتر ئەم زەمانە ئەتهاڕێ وەکو بەرداش فکرێکی واقعی بووە عملی ئەنجا فکرێکی عملی عملە عیزی دین و دنیا بێ ئیتر پەنێکی کوردی ئەهێنێتەوە ئەڵێ نازانم چی بە تڕانگەرم نابێ ئەتر ئەبێ ینی تەنها بە قسە نییە ئەبێ بە عمل ینی فکرێکی عملیە یەکێتر لە تایبەتمەندیەکانی وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد تەوزیفکردنی شعر بووە بۆ گەیاندنی فکر ئەمانە بڕێ بوون لە تایبەتمەندیەکانی فکری حاجی قادری کۆی لە نێو تەواوی ئەم تایبەتمەندی فکریانە پرسی نەتەوایەتی و ناسیۆنالیستی حاجی زۆر قسەی لەسەر کراوەیانی بۆ منە هەموو تایبەتمەندیەکان لەلایەک و پرسی نەتەوایەتی و ناسیۆنالیستی و خۆشەویستی نەتەوە لە فکر و دید و شعری حاجی ئەم پێم خۆشە زیاتر بزانین ئەم نەتەوایەتیە کامێ ئایا ئەم نەتەوایەتیە چۆتە بازنەی دەمارگیری و تەنها خۆپەسەندی و ئەوان ڕەفزکردن و بەکارهێنانی شعر بۆ مەرامێکی بۆ منە خودپەسەندی و دەمارگیرانە و واتە شعر لێر لای حاجی هەڵگری پەیامێکی مرۆڤایەتیانە و مرۆڤ دۆستانە بۆ یام تەنها لە خەم و هەمی میلەتەکەی خۆی و تاکەکانی خۆیان بووە باسەکی گرنگە هەرچەند نازانم کاتمان بەشەکایان نە بەڵام ئەم باسێکی گرنگە من بەش بە حاڵی خۆم دوای خوێندنەوەی هەزاران لاپەڕە لە حاجی قادری کۆی و دیڕاسەیەکی وردی دیوانەکەی من گەیشتومەتە قەناعەتێکی سەربەخۆ لە قەزی حاجی قادر جیا لە هەموو ئەوانی کە تا ئێستا لەسەر حاجی قادر نووسیویانە بەڕاستی من پێم وایە سەرەتا مەبدەئیەن لە ڕووی مەبدەئی حاجی قادر تاسە ئێسقان کورتپەروەر بووە تاسە ئێسقان خزمەتی بە کورد کردیە خزمەتی بە زمان کردیە ینی زمانی کوردی ینی ئەوەی کە ئەو سەبارەت بە زمان ئەیڵێ زمانی کوردی کەسی تر نەیوت و نایڵێ حتا ئەڵێ ئەوەی کە زمانی باوچی و دایکی نەزانێ ئیتر محقق ئەوە واضحە کە فەرموێ هیچ ینی مەسەلەی نەتەوایەتی حاجی قادر بەڵام ئاخۆ ئەم ڕۆحیەتەی ئەم خزمەتکردنەی بە گەلی کورد و بە نەتەوەی کورد و بە کوردەواری بە زمانی کورد بە زمانی کورد ئەمە لە منتەڵەقی فەلسەفەی ناسیۆنالیستیە یا لە مەرجەعیەتێکی ترەوەیە بە بۆ چوونی من حاجی قادر خزمەت بە گەلی کوردی بە واجبەکی دینی زانیوە بە واجبەکی ئیسلامی زانیوە کەمە لە دیوانەکەیە بە ئاشکرا دیارە بەڵام حاجی قادر ناسیۆنالیست نەبووە هەرگیز ئەو خوێندنەوەی کە بۆ حاجی قادر کراوە لە سیاقی تەتەور و بەرەو پێشچوونی فکری نەتەوەیی من پێم وایە ئەوانەیان ینی لێرەوە بە هەڵە چوون حاجی قادریان لە سیاقی تەتەوری فکری قەومی خوێندوتەوە بەڵام ئەبێ حاجی قادر بە بۆچوونی من لە سیاقی حرەکەی ئیسلاحی بخوێندێتەوە ئەو حرەکە چاکسازیەی کە لەو سەردەما لە سەردەمی حاجی قادر دنیای ئیسلامی هەمووی تەنی بووەوە بە قیادەی جەمالدینی ئەفغانی و لەلایەک و ینی نوێنەریان لە هەموو وڵاتان هەبوو لە مصر محەممەد عەبدە و لە عەبدوڕەحمان کەواکیبی و لە لوبنان محەممەد ڕەشید ڕەضا دوای و ئیتر سەنووسیەکان و ناوەکان زۆرن لە بیرم نین لای کوردیش حاجی قادر ڕەمزی ئەم حرەکەتە ئیسلاحیە و لە ضمنی ئەم حرەکەتە ئیسلاحیە ئەبێ حاجی قادر بخوێنرێتەوە من بەراوردێکی وردم کردیە لە نێوان فکری حاجی قادری و پەیام و فکری ئەم حرەکە ئیسلاحیە بە تایبەتی هی جەمالدینی ئەفغانی هەردووچیان بڕوای قوڵیان بە ئیسلامە بە مەرجەعیەتی ئیسلام و شریعەتی ئیسلامە هەردووچیان باوەڕی قوڵیان بە وەحدەی ئومەی ئیسلامی هەیە و بە یەکێتی موسڵمانان هەیە هەوڵیشیان بۆ داوە لە ضمنی جامیعەی ئیسلامی هەردووچیان باوەڕ قوڵیان بە مەسەلەی عەقلانیەت هەردووچیان باوەڕیان بە
لەگەڵ پارێزگاریکردن لە وحدەی ئومەی ئیسلامی بەڵام مەسلەی نەتەوە و دەوڵەتی نەتەوەیان فەرامۆش نەکردیە حتا لە هەنێشتی تر بەیەکە چن جگە لەم شتە بابەتیانە مەسەلەن هەردووچیان ژنیان نێناوە هەردووچیان بەیەکەوە لە یەک کات لە ئەستەمبۆڵ ژیاون من قەناعەتی کولیم هەیە هەرچەند بەڵگەیەکی باڵێن دیکۆمنتی و بەڵگەنامەیەکم بەدەستەوە نییە بەڵام دڵنیام دوو پیاوی ئاوا لەو ئاستە کە هەردووچیان جێگەی ڕێزی خودی خەلیفە بوون قەناعەتم وانە یەکتریان نەبینی بێ قەناعەتم وایە بەیەکەوەش دانیشتون مناقەشاتیشیان بووە و زۆر شتیان بەیەکەوە بووە هەردووچیان ینی قەناعەتیان بەوە بوو کە ئەبێ مسلمانان کەڵک وەرگرن لە زانستە تازەکان لە تەکنۆلۆژیای ئەوروپی خۆر ئاوا هەردووچیان قەناعەتیان بەوە بووە کە ئەبێ ئامرازە سەردەمیەکان وەکو ڕۆمان و جەریدا کەڵکی لێوەربگرێت بۆ گەیاندنی فکر پێم وایە ئەبێ حاجی قادر لە سیاقی حرەکەی ئیسلاحی بخوێندرێتەوە نەوەکو لە سیاقی تەتەوری فکری قەومی بەڵام حاجی قادر خزمەتی بە نەتەوەی خۆی کردیە خزمەتی بە کوردەواری خۆی کردیە هەوڵی دەوڵەتی داوای کردووە دەوڵەتی کوردی ببێ کوردی هۆشیار کردوتەوە بۆی کە حتاڵێ ئەگەر ئێوە وەکو من خەبەردار بن لە دەوڵەت لە حیفان خۆتان ئەخەنچێنن بەپەت ینی تێگەیشتووە کە ئەهمیەت و بایەخی دەوڵەت چییە لە هێشتنەوەی شوناسی نەتەوەی بەڵام لای ئەو ئەبێ دین و دەوڵەت بەیەکەوە بێ تامان من زاهیرێ ینی شتێکم بەدی کرد لە شوعرای لە شاعرانی کلاسیکی کوردی تەنها لای دوو کەس دین و دەوڵەت سەمچی دین و دەوڵەت بەیەکەوە زۆر هاتووە لای ئەحمەدی خانی لای حاجی قادری کۆیی جەنابی مامۆستەبا هەر لە پرسی نەتەوایەتی و خۆشەویستی نەتەوە و ئەوە دوور نەکەوینەوە حاجی ئەگەر لە کوردستان و لە کۆیە لەدایک بوو بێ بەڵام لە ئەستەمبوڵ ئاوا دەبێ ینی بۆ نمونە بەڵام لە ناو شارەکانیشیدا هەمیشە چەکوشێک بووە بەسەرسەری دەسەڵاتداران و ئەو هەموو گەندەڵی وستەمەی کە لە دارولخەلافا کراوە بەرامبەر بە میلەتە چەوساوەکان و کوردیش وەکو میلەتی حاجی وەکو یەکێک لە کوشتەی دەسی عوسمانلیەکان خەڵکێک دەپرسێ ئەگەر حاجی ئەوەندە کوردی خۆش ئەوێ و دەیەوێ بناغی دەوڵەتێک بۆ کورد دامەزرێنێ و وەڕقی لە عوسمانی و لە سوڵتانەکانیشی و لە خەلیفەکانیشەتی خێرە دەچێت لە ئەستەمبوڵە ئەژی و وە سەرنجامیش هەر لەوێ گۆڕغەری بەبێ و لەوێ ئەمرێ و تەنانەت جەنازەکەشی نایێتەوە بۆ کوردستان بۆچی حاجی ئەچێتە ئەستەمبوڵ حەزەکەم پێشەوەی جوابی ینی پرسیارەکە بدەمەوە وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئاماژەیەکی کورت بۆ بکەم حاجی قادر ڕقی نەبووە لە دەوڵەتی خلافە و لە عوسمانیەکان ڕقی لێ نەبووە تەنانەت ئامادە نەبووە ینی لە بەرامبەر ینی بۆکۆڵێ ڕخنەی حتا لە شێخ عوبەیدیلا نەهریش گرتووە لە دیوانەکەی تۆمار کراوە ڕخنەی گرتووە کە جارێ لە جارەکان شێخ بە حکمی ئەوە کە سیاسەتمەدار بووە و ئەرچی ئیدارەی کۆمەڵگەی خۆی لە ئەستۆ بووە و وەکو سیاسەتمەدار حاجەی بە ڕاگررتنی هاوسەنجی لە پەیوەندی لەگەڵ دەرودراوسێ حاجەی بەوە بوو کە هاوسەنجی ڕاگرێ پەیوەندی خۆش کردیە لەگەڵ دەولەی سەفەوی حاجی قادر لە مقابلی ئەوە ڕخنەی لێ ئەگرێ کە نابێ ینی لە بەرامبەر دەولەی عوسمانی تەنانەت پەیوەندی پێی قبول نەکراوە پەیوەندی خۆشکە لەگەڵ دەولەی سەفەوی حاجی قادر ڕقی لە هەنێ ڕەفتار و لە ستەم و لە زوڵم و لە نەعەدالەتیەکان بووە ڕقی لە خلافەت و لە دەولەی خلافە کە تا ئەو کاتەیش بە شێوێ لە شێوەکان ڕەمزی وەحدەتی موسڵمانان بووە بەڵام ڕخنەی لە ڕەفتارەکان گرتووە بۆچی
حاجی قادر لە کۆیە بەجێ هەیە لەو ئەچێتە ئەستەمبۆڵ بە بۆ چوونی من هەرچەند هەموو ئەوانەی کە ئەم باسەیان کردووە بە مامۆستا مەسعود محەممەدیشەوە ئەڵێن حاجی قادر وەکو ئەڵێ لە دەست درێژیەکانی شێخ نەبی ماویلی و ئەو شێخانە تەمان هەوڵەکانی شێخ نەبی لە دژایەتیکردنی حاجی قادر فعلا گەیشتووەتە حەدی بەکارهێنانی شتی فیزیکیش ینی بۆ تیرۆرکردن و ئەمانش بەڵام حاجی قادر هەتا لێشیاندا مریدەکانی بڵێ بەڵام حاجی قادر ڕای نەکردووە لە دەستی ئەوان حاجی قادر پلانی بووە حاجی قادر فکری چاکسازی بووە بەڵام کاتێ ئەزانێ گەیشتۆتە بنبەست ئەم فکرە چاکسازیی لێرە سەر ناگرێ ئەجا هەوڵی چاکسازەکانیشی پێگەیی وەکە لە ئەستەمبۆڵ دەست بە چاکسازی و حرەکەی چاکسازی و حرەکەی ئیسلاحی هەیە بۆ فراوانکردنی بازنەی کارە چاکسازیەکانی چۆتە ئەستەمبۆڵ نەک لە ترسی شێخ نەبی ڕابکات جا ئەگەر لە حاجی قادر لە ترسی شێخ نەبی ڕای بکردایە کافی بوو بۆی بچێتەوە کوردستانی ئێران و کە دۆست و مەعاریفی زۆری لەوێ هەبوو سلێمانی ئەیتوانی مەلایەتیش بۆ خۆی لە گوندێ لە گوندەکان بکات و دەستی شێخ نەبیشی پێنەگا ئەگەر لە ترسی شێخ نەبی ڕای کردایە ئەیتوانی بچێتە بێتە هەولێر بچێتە مووسڵ کە فعلەن چۆتە مووسڵیش لەوێش خوێندوویەتی ئەیتوانی بچێتە دیمەشق بۆچی ئەم وڵاتە دوورە ئەگەر حاجی قادر دەوانی هەندێک لە ناکۆکی میرنشینەکانی کوردیش لەو کاتە هەرچەندە ینی لە 1950 میرنشینی بابان ئەڕوخێ گونجێ حاجی دوای ئەوەش لە حاجی قادر لە سیاسی حاجی قادر لە 1968 بە دقیقی من خۆم لە دەمی سینەم خانمی بەدرخان خۆم گوێم لێ بووە ئاڵێ لە 1960 چوە بۆ ئەستەمبۆڵ ئەگەر حاجی قادر لە ترسی شێخ نەبی ڕابکە کە شێخ نەبی خۆی جگە لە چلااوخۆرێکی یەکێ لە فەرمانبەرانی دەوڵەی عوسمانی زیاتر نەبووە ئاچێ لەوێ ئەم ڕەخنتوندانە ئەگرێ لە خەلیفە ئەگەر لە ترسان ڕای کرد بێ حاجی قادر لە لوتکەی دەسەڵات ڕەخنە ئەگرێ سوڵتان عەبدولحەمید بەگای بنە ئەچوێنێ ئەنجا ئەڵێ باسی مەکە گەورەکەیان خەتای گەورەکەیانە ینی ئەم ڕەخنەتون ئەگەر لە ترسا ڕای کرد بایە حاجی قادرێکی ئاوا بوێر لە ترسی شێخ نەبی ڕاکە ئەنجا ئەگەر ڕای کرد بایە بۆ خۆ نەجاتدان ڕای کرد بە لە ئەستەمبۆل لە گۆشەی تەچیەک لە گۆشەی مزگەوتێ بۆ خۆی سەری خۆی کزە کرد و دائانیشت ئەم هەموو ڕەخنەتوندانەی نەئەگرت نەخێر حاجی قادر بە پلان ڕۆیشتووە بۆ ئەستەمبۆل ویستویەتی بازنەی چاڵاکی ئیسلاحیەکانی زیاد بکە ئەوەش کە ئەو توێژەرانەی بە سەهوو بردووە ئەڵێن حاجی قادر لە ترسا ڕای کردووە ئەم بەیتە شعرێ ئەڵێ لە قوشخان وا ئەزانن خزمەکانی پشتیوانیان نەکردووە یا خزمی نەبووە بەڵام حاجی قادر خزمی زۆر بووە ئەنجا حاجی قادر لە عەشیرەتێک و بنەماڵەیەک بووە بە تەسەوڕی من ئەبێ زۆر یەکتری گر بوو بن چونکە کۆچیان کردووە لە زەهاوە بەرەو کۆیێ حاجی قادر خەڵکی زەهاوە لە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی یا دەستدرێژیەکانی نادرشای سەفەوی قاجاری عەفوە هاتوونەتە دەشتی کۆیێ مەجموعەیە گوندیان ئاوادان کردوێتەوە گوندی سێگرتکان و ئۆمەر گومبەت و کانی لە لەو ڕژەلەر و ئەمانە کە تا ئێستایش ئیحتیفاظیان بە شێوەزاری خۆیان کردووە تا ئەم ساتەیش جا کاتێک ڕایان کردووە لەوێ گیرساونەتەوە خەڵکی ئەو شوێنە نین بە ئەسڵ لە ڕووی نەفسی ئەبێ ئەم عەشیرەتە زۆر عەشیرەتێکی یەکتری گر بێ ئەبێ بە تەنگ یەکترەوە بووبن ئەنجا حاجی قادر کوڕی کەسایەتیی ئەم عەشیرەتە بووە مەلا ئەحمەد باوکی مەلا بووە
ئەنجا خۆشی شاعیرێک و ناودارێک تۆ تەسەوری ئەوە ئەەکەی بەرگری لێ نەکەن خزمیشی زۆر بووە ئەنجا حاجی قادر تێکەڵای و بنەماڵەی خادیم السجادیش بووە بنەماڵەی دڵداری شاعیر مەلا ڕەئوف ئەفەندی و خورشید ئەفەندی و زەهەوخان خۆی ئەڵێ خورشید ئەفەندی ئامۆزای زەهەوخان خوشتی دڵدارە ئەڵێ خورشید ئەفەندی ئامۆزای حاجی قادر بووە ئەم هەموو خزمانە تۆ بڵێ بەرگریان لێ نەکرد بێ نا بەرگریان لێ کردووە خزمیشی زۆر بووە ئەوەتە خۆی ئەڵێ لە قوشخانە تا دەمی ئیچقەڵا لە بایزاغا تا مەحەلەی قەڵات هەموو خزمی خۆ من دەزانم دەڵێن لە بێحورمەتیمان بوو حاجی هەڵات ئەمە بەسەهۆی بردوون تاوان حاجی قادر باسی ئیقراری ئەوان ناکە کە بەرگریان لێ نەکردیە حاجی قادر باسی ڕووداوێک ناکە ڕووی داوێ حاجی قادر باسی ئیحتیمالێ ئەکا ئەڵێ تەمان ئەمە لە ئەستەمبۆڵ وتوێتی ئەڵێ ئەگەر ئەمان ڕوبەڕووی پرسیار ببنەوە بڵێن باشە حاجی قادر بۆ ڕۆیی ئەوانش ئەڵێن لە بێحورمەتی ئێمە بۆ هەڵات یعنی ئمە وەکو بڵێ ئەگەر خزمەکانی تووشی ڕەخنەگرتن بوونەوە ناچارن خۆیان تاوانبار بکەن ئەمە حاجی قادر باس ڕووداوێ ناکە ڕوویداوێ بڵێ بەرگریان لێ نەکردووە حاجی قادر لە نەتیجەی زۆر ئیعتیماد لەسەر خۆی نەتیجەی متمانەیی بەخۆی نەتیجەی بێباچی بەرامبەر نەیارەکانی نەیویستووە بازنەی نەیاریەکەی لەگەڵ شێخ نەبی فراوان بکە حاجی قادر لە ترسا ڕای نەکردووە بەڵکو حاجی قادر پلانی هەبووە حاجی قادر دەنگ و باسی ئەم حەرەکە ئیسلاحیە فراوانەی کە دنیای ئیسلامی گرتوتەوە پێگەیوە ئەنجا لە کۆیش گەیشتوتە بنبەست کە ناتوانێت لەوێ بیکە ئەنجا ئەگەر هەر خەریکی ئیسلاح بێ بۆ نەچێت لە مرکزەوە خەریک بێ هەموو گۆڕانکاری و ئیسلاح سازیەکیش پێویستی بە شار هەیە کەلتوری شار لەو کاتە لە دەمی حاجیشا لە کوردستان شار نەبوو بە ئێستاشەوە ویستوێتی لە کێڵگەی ئەستەمبوڵە ئەم تۆوی گۆڕانکاری و وەکۆڵێ ئیسلاح خوازیەی خۆی بچێنێ و پاشترەگە بەرهەمێکیە بوو لە کوردستانە بۆ کۆڵێ بڵاوی بکاتەوە مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بوو من زۆر سپاس دەکەم سپاس بەوەی کە ئەم لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسەمان لەبارەی تایبەتمەندیە فکرەکانی حاجی قادری کۆییەوە کرد منیش سپاسیەوەکەم سپاسی ئەم دەرفەتەکەم خۆشحاڵ بووی بەڵێ بینەرانی عزیز خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی خەڵوەت تا بەیگەشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان نەسپێرم خواتان لەگەڵ